بەڵایزان لە تەوەری دووەمی ئەمڕۆی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر هاوکاریانی لە ئێستادا بۆ ئاوارەکان هەیە کە دیارە ماوەی نزیکەی 2 ساڵە ژمارەی زۆر ئاوارەکە نزیکی 2 ملیۆن ئاوارن ڕویان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کردووە بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی بەشی زۆری ئاوارێکی دانیشتەجێن لە ئێستادا کۆمەڵی ڕێکخرا و لە بواری هاوکاریکردنی ئاوارەکاندا کار دەکەن. ئەمڕۆ گفتوگۆی ئەم بابەتە دەکەین چینەوە هاوکارانی کە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە بۆ ئاوارەکان بە تایبەت لە ئێستادا کە وەرزی زستانیش دەست پێ دەکات. دابین دەکرێت لەگەڵ پەروین مامفەتاح بەرپرسی ڕێکخراوی پەروین بۆ هاوکاری ئاوارەکان گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. پەروین خان بەخێربێیت. باین باش بەخێربێیت. بەیانی ئێوەش باش و بەیانی بینەرانی باش و بەیانی ئاوارەکانش باش. سپاس باشتر بۆ جەنابیشت. ئەو هاوکاریانە چین کە ئێوە وەکو ڕێکخراوەکەتان ڕێکخراوی پەروین هاوکاری ئاوارەکان دەکەن؟ ئەو هاوکاریانی کە ڕێکخراوەکانی ئێمە دابینێکا و ئەیبێنە بەدەستی ئاوارەکان بریتین لە کەلوپەل، جلوبەرگی ئافرەتانە، پیاوانە، منداڵانە و پێداویستیەکانی مناڵان وەکو دایبی مناڵان، هەندێک جار دا و دەرمان و پێداویستیەکانی نەخۆشخانە و تەندروستی، زۆر جار لە شامپۆی خۆشتنە یا سابوونە یا زیاترەوە گرنگی بە چێنە تانەوێت مثلەن چ مادەیەک کەمە تانەوێت ئەوە زیاتر بەرم بۆ ئاوار. بەڕاستی ئێمە ڕێکخراوی ئێمە کاتێک دروست بوو کە کوردانی با بڵم ڕۆژئاوا هاتنە کوردستانی باشوور، ئێمە وەکو ڕێکخراوێک نەبوو بە ناوی پەروین کە وەزئی ئەو ئاوارانەمان بینی بە تایبەتی لە سلێمانی کە لە کەمپی ئەربەت جێنشین بوون وا کاریگەری هەبوو لەسەرمان کە لە شاشەکانی تەلەڤیزیۆنەکانە ئەمان بینی کە ئەم بینی مناڵ پێخوازە کە ئەمان بینی خەڵکەکە جلوبەرگی وای لەبەر نییە ئەمانویست شتێ بکەین. ئەوە هاوکاریەکانی ئەوە زیاتر بۆ ئاوارە کوردەکانە؟ نا ئێمە هاوکاریەکانمان تەنها بۆ ئاوارە کە دەستمان پێکرد وا بوو کوردانی ڕۆژئاوا بوون، بەڵام ئێستا لە ئەم ساڵدا کە ئاوارەیەکی زۆر لە سلاحەدینە فەلوجەیە ئەنبارە عەرەب یعنی با بڵێم عەرەبن کە هاتن لە سلێمانی و شوێنەکانی تر جێنشین بوونە، ئێمە یارمەتەکانمانش دابش کردووە. ئەو کەلوپەلانی باس کرد دیارە هەمویان پێداویستی ڕۆژانن، سەرجەم ئەو کەلوپەلانی کە پێداویستی خێزان پێداویستی ڕۆژانن ئێوە لە ڕێکخراوەکەیەوە دابین دەکرێت؟ نەک سەرجەم من هەرچەنێ ئەنی بڕێم هەرچەنێ کۆ بکەمەوە هەرچەنێ بینێرم ناتوانم پێداویستەکانی هەموو خێزانەکان دابین بکەم. خۆشتان ئەزانم وەسمەوەی هەموو جۆرە کەلوپەلێکی پێویست بۆ ئاوارەکان هەبێ جۆرەکان جلی ناوەوە با بڵێم پانتۆڵە، چاکەتە، قەمسەڵەیە، تیشێرتە. ئێوە لە ڕێگەی کێوە ئەم هاوکاریانە کۆ دەکەنەوەیان؟ ئەم پرسیارە زۆر لێمان ئەکرێ و زۆرش تەلیفۆنم بۆ ئەکرێ کام حیزبە لە پشتۆیە کە یارمەتی تۆ ئەدا ئەمە جێگای گومانی زۆر خەڵکانە، بەڵام ئەوەی لە پشتی منەوە هێز و تااقەت و وزەی خەڵکانی مرۆڤ دۆستن ئەوانەی کەیانەوەی ئیشی مرۆڤ لایەنێکی فەرمی نییە هاوکاری ئێوە بکە، ئێوە تەنها پشت بە کۆکردنەوەی خۆبەخشانە دەبەستن. تا 34 هەفتەی پێش ئیستا هیچ لایەنێکی فەرمی یارمەتی ئێمەی نەکرد بوو، بەڵام ئێستا 3 هەفتەیە 4 هەفتەیە ئێمە تەنسیقێکمان کردووە لەگەڵ وزارەی کۆچ و کۆچبەرانی عێراق، ئەوش خۆمان بە هەوڵی خۆمان گەڕین بە دوایانە تا بتوانین پەیوەندیەکیان لەگەڵ بکەین و داواکەی ئێمەش لە وزارەی کۆچ و کۆچبەران ئەوە بووە ئەو جلوبەرگەی کە ئێمە لە ئەوروپا لە هۆڵندا کۆیەکەینەوە تەبەن هەمووی ئەوەی کە بەڵێ ئێمە جلوبەرگەکانمان هەمووی هی دەرەوەیە، جلوبەرگەکانمان هەموو جلوبەرگی باشە و مێرکی باشە و وایرە چۆن کۆڵین باسی لێواکەم. جا ئێمە گەیشتنە حاڵەتێ ئەم ڕێکخراوە نەیتوانێت ئیتر جلوبەرگ بنێرێتەوە دەبەر تێچووی با بڵم گواستنەوەی لە هۆڵنداوە بۆ کوردستان، بەڵام خۆشبەختانە توانیمان پەیوەندی بکەین بە وزارەی کۆچ و کۆچبەران. من لێرەوە سوپاسی بەڕێز وەزیر دکتۆر دەربازەکەم کە هات بە دەنگمانەوە وعدشی پێمانداوە هاوکاریمان بکە بۆ گواستنەوەی ئەو جلوبەرگانە. ئێستاش 3 هەفتەیە ئێمە بەردەوام سەرقاڵین بە دابشکردنی جلوبەرگ لە کەمپی ئەربەت کە عەرەبەکان جێنشینن، دوای کەمپی دووەم هەر لە ئەربەت بناوی ئاشتی کە خوشک و برایەزیدی و شەبەک و کاکەی و ئەوان تورکپانشیلەیە هەر دابشمان کردووە و کۆمەڵێکشمان بردووە بۆ ئاوارەکان کە لە شوێنی ترن لە دەرەوەی سلێمانی. دابشکردنەکە کۆکردنەکە چۆنە؟ کۆکردنەوەکە کە ڕەوشی سووریا تێکچوو خەڵک ئاوارە بوو، یعنی ڕویان کرد ئەگە لە لوبنانە لە تورکایە لێرەیە. من بە حکمی ئەوەی خۆم کوردێکم خۆشم ئاوارەیم بینیوە لە وڵاتم لە دوایی شتێک خزمەتی منی کردووە لە دەیەکی بچووک نیشتە جێم دەوێ بە هاوکاری دراوسیەکانم 3 ئافرەتی هۆڵندی کە با بڵێم
استعدادی خۆیان پێشاندا کە یارمەتی تەواو مەکەن ئەوانش تەبەن با بڵێم خەڵکانێکی ئەوروپی هەن زۆر حەزیان بەکاری ئینسانیە مرۆییە بڵێ خۆبەخش ئێمە 4 ئافرەت ئەو ڕێکخراوەمەندا مزران من وا بڵێم لە 125 کوردە کە من 4 ئافرەتەکە هەر 4یان کوردن یان بەس پەروین کووردە لە ناو ڕێکخراوەکە ئەو ئافرەتەکانی تر هۆڵندین بەڵام ئیستا تا دێ ڕێکخراوەکە پەرە ئەسەنێ ئێستا کچێکی خۆشم لەگەڵم زۆر ینی چالاکانی شەکەن ئەو 4 ئافرەتانە سەردانی ئێرەیان کردو سەردانی ئاوەڕیان کردووە زانن سەردانیان نەکردووە بەڵام پیان خۆشە سەردان بکەن ئەو ئافرەتانە کاتێکی خۆیان زۆر تەرخان کردەوە بۆ کاری مرۆیی هەر ئەو 4 ئافرەتەش نییە من بە ڕۆژە بە هەفتانە شەمەکان دەوروبەری ئەمستەردام پۆستێکەیە کە جلوبەرگە نێرێتەوە بە ناوی سەردار کە ئەو سوپاسێکم هاوکاریی زۆرمانەکە لە نرخی ناردنەوەی جلوبەرگەکان و لەوێش جێگایکی پێمانداوە هۆڵێکی پێمانداوە جلیتە جیا بکەینەوە ئەوە ئێمە دەوێت تقریبن 65 خۆبەخشمان هەیە کوڕکشتی گەنجی چی کورد چی هۆڵندی چی نەتەوەکانی پەیوەندیەوە لە ڕێکخراوەکانی دەرەوە و ئێرە دەرەوە و ناوەی ئێمە پەیوەندیمە ئێمە ئەوەندەی سەرقاڵین کە جل کۆکەینەوە لەبەر شتەکە ئەوەندە پێویستە کە کاتی زستانە ئێمە سەرقاڵی ئەوەین بەس بەر کۆبکەینەوە پەیوەندیمان لەگەڵ زیاتر ئایلامەکانە پەیوەندیمان زیاتر لەگەڵ بەلەدیەکانی شارەکانە لە ڕێگای ئەوانەوە لە ڕێگای ئایلامیانەوە کە ڕێکخراوەکان ناسان بە هەموو وەڵەندا من ئەڵێم بە یەک هەفتە توانیمان 35 تەن جل کۆ بکەینەوە تەنها لە هۆڵندا یاخود لە وڵاتەکانی دیکەش بۆ هاوکاری کۆکەنەوە باش بۆ ئەو پرسیارە لێ کردم حەقی خەڵکی کەم نەخوارد بەڵێ ئێمە لە ئەڵمانیەوەش خەڵکی خێرخواز بۆمانیان هێناوە لە بەلجیکاوە کوردانی باکوور ئەوانش چەند با بڵێم ئەوەیان کردووە چالاکیان سەبارەت بە ناوخۆی هەرێمی کوردستان لێرە هاوکاری کۆکەنەوە لێرە کۆی ناکەینەوە کۆی لێرە جلوبەرگ باشە دابشکردنی و هاوکاریانە جلوبەرگ یاخۆ دەرکەلوپەلێکی پێداویستی بێت ئێوە خۆتان ڕاستەخۆ دەستنە کەمپەکان دابشی دەکەن یان تەنسیق و هەمانگی هەیە لەگەڵ سەرپەرشتیاری کەمپەکان وەزارەتی پەیوەندیدار کە کۆچ و کۆچبەرانە بەڵێ ئێمە وەکو باسم کرد تا 3 هەفتەی پێش ئیستا ئێمە هەر خۆمان دابشمان کردو و ڕێکخراوی پەروین لەوێ نردمان تۆ لێرەش ڕێکخراوەکەمان خۆیان چوونەتە کەمپەکان بەدەستی خۆیان داوێتە ئاوارەکان و نەمانداوەتە هیچ ڕێکخراوێکی تر یا هیچ جهتێکی با بڵێم ڕسمی حکومی نەمانداوە بەڵام 3 هەفتەی وەکوتم نووسنگەی کۆچ و کۆچبەرانی سلێمانی من سوپاسیانەکەم یارمەتێکی زۆر ئەدرێن تا ئەتوانم ئیستا تا بڵێم ئەرکەکە زیاتر بەسەر ئەوانەوەی لە دابشکردن لێرە دابشکردنەکە چۆنە دابشکردنەکە ئێمە لێوێ ئەیکێچینەوە ئەیکەینە ناو کارتون ئەینێرین مەسەرەن قەمسەڵە بەجیایە تیشێت بەجیای پانتۆل بەجیایە شتی پێداویستەکانی تر ئافرەتان ئەوانە بەجیایە بەس کە دێتە ئێرە ئێمە 1-2 جار بردمان بۆ کەمپەکان بە کارتۆن کە ئیبینە ئەوێ کۆنتترۆل ناکرێ ئەچیتە عربەت مەسەن 8800 پەنابەر هەیە دەوێت نازانی چۆن دابەشی کرد بەسەر خەڵکەکە ئەوەی کە گەیشتمانە قەناعەت کە باشترین میتۆدە بۆ ئەوەی ڕێگا بۆ دابشکردنی ئەوەیە ئێمە کیسەی نایلۆنە هێنین هەر خێزانی مەسەن 10 پارچە 12 پارچەی تر لە هەموو شتەکان ناشزانانی ئەو خێزانە مەسەن مناڵی هەیەنیەتی یا پێویستی بە قەمسەڵەیە بەس ئەوان کە ئایندەی بە خێزانەکان پیانمان و تۆ ئێوە لە بینی خۆتانە ئەتوان شتەکان باش بەنسبەت لاتانە ئێوە بۆ نتوانیتانە لەو ماوەیەدا هاوکاری چەند خێزان بکەن بە ژمارە ئەگە بە نزیکەیش بێت من ناتوان بڵێم وەکو خێزان چەند خێزان بەڵام وەکو چەندمان نردوت وەکو کەمێکە ئێمە تا دوێنێ 127 تەنمان دابش کردووە جلوبەرگ تەنها جلوبەرگ وەکوتم جلوبەرگ و هەندێک پێداویستی تر ئەوە بە تەمانین لەگەڵ ژنانی وڵاتانی تریشە پەیوەندتان هەبێت لە وڵاتی نەک تەنیا لە هۆڵندا لە وڵاتی تریشە جل کۆبکەنەوە ئێمە ئەوە وایە ئەوە کێوتە سەر ئیمکانێت من کێشم ئێستا لە ناو هۆڵندایە لە سەروی هۆڵندا لە باکوور و لە باشوور کە جلەکان کۆ ئەکرێتەوە گەورەترین کێشەی من ئەوەیە ناتوانم سیارەیەک دابین بکەم و بڕۆم بیهێنم هەرە بێ سیارە شخصیەکان بێ ئەم ئەو ئافرەتانە خۆمانیا بە خۆبەخشێ ئەمڕۆ بە خۆبەخشێکەڵم ناتوانم سبەی پێی بڵێمەوە هەموو ئەزاین لێوە بنزین گرانە خەڵکی ئەوێش بە ئاسانی ناژێ گواستنەوەی گرانە قورسە بۆ من قورسە بڵێم ئەتوانم پل بواویم بۆ ئەڵمانیا یا ئەتوانم بڵێم ئەچم بۆ بەلجیکا کە وڵاتانی درهاوسی من ناتوانمەوە بکەم تا ئیستا تا ئەم دقەیە ئەتوانم بەستە ناو هۆڵندا ئەوشتان بەشە هەندێک ڕێکخراوی دیکەشان لەو بارە ئیشیان کردووە ئێوە هەمانگیتان هەیە یاخود
هیچ جۆرە هەمانگیەک هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی ترگە لەم بوارایش بکەن من ئەم وەکو ڕێکخراوی کوردی کە کورد بن زۆر کەم یارمەتی دراوم بەڵام زیاتر مەسەن ڕێکخراوێکی ئەفریقی هەیە ئەوانش یارمەتی ئاوارە ئەیەن خۆیان پەیوەندیان کردو و جلوبەردیان هێناوە بەڵام ئێستاوا خەریکن بەلێدیەکان پارێزگاکان لە هۆڵەندا ئێمە توانیمان ئێستا پەیوەندیان لەگەڵ بکەین وعدشیان لەوانە وعدیان داوە لە مانگیەکەوە لە سەرەتای مانگیەکەوە هاوکاریمان لەڕێی سوۆشال میدیاەوە چەند هەوڵتان داوە کە ئەم ناوی ڕێکخراوەکەتان بڵاوکەنەوە ئەوی لە وڵاتانی تریشە هاوکاریتا بکەن پەیوەندیان هەبێت وا بزانم ئیشە باشمان کردووە من هەرچەند دێمەوە ساڵی دووجار دێمەوە 5 هەفتە و 6 هەفتە لێرە ئەمێنم زۆر جار پێشترش لەم کەناڵی ئێوە چاوپێکەوتن لەگە ڕێکخراوەکە ئێمە کراوە و لە کەناڵی KNN لە زاکرۆز کراوە لە کوردستان TV کراوە ڕێپارتە جیان لێوێ لەسەر ئەو ڕێکخراوە کردووە ئەوە ئیعلامی ئێرە با بڵێم کوردستان و ئیعلامی هۆڵندیش ئێمە لە ڕێگای ئیعلامی هۆڵندیەوە ببورن ڕێکخراوەکەمان ناسرا بۆیە ئیستش ینی ڕێکخراوێکە لەسەر ئاستی هۆڵندا ناسراوە حەزەکەم لێرەشەوە ئیشارە بە شتێ بم ئێمە دوای مانگی کریسمس دێت و سەرساڵ دێت چۆن کەلتورێکی لای خۆمان لە ڕەمەزانە خەڵک زەکاتەیات و خەڵک خێرەکە ئەو وڵاتەش کریستانی ئەو وڵاتە لەو مانگە یانوێت دیاری بدەن بە مناڵان دڵی مناڵان خۆشکەن من خۆم بۆ خۆم لێرە بوومە کە من بەرپرسی ڕێکخراوەکەم چەند سوپەرمارکتێک لە هۆڵندا کە یەکێ لەو سوپەرمارکتانکە کە زۆر ناسراوە ئەلبەرتای نیناوە چالاکیەکی ئەنجام داوە بۆ کۆکردنەوەی یاری مناڵان هەمووشی لە ناو ناویلۆ نایە لە ناو پاکەتایە تازەیە کۆیان کردێتەوە لە ناو خۆیانە دانیشتنەوە ئەمە بدرێ بە چی ڕێکخراوی ئەگاتە دەستی مناڵ ڕێکخراوی پەروینیان هەڵبژاردووە و جێگای خۆشحاڵەیە بۆ من بەڵێ سپاسەکەین ئەگەر وتەیەکت ما بێ پەروین خان بیڵیت وڵی وتم ئەوەیە من گەر وەزارەی کۆچ و کەسبەران نهاتنایەتە سەر خەت ئەبوای ڕێکخراوەکەمان ڕابگرتایە کۆکردنەوەی هاوکاریمان ڕابگرتایە گەورەترین کێشەی من ئەوەیە ئەو شتانەی کۆکرێتەوە ناتوانم بیگازمەوە بۆ ئێرە و کێشەیەکی کەشم هەیە وابزانام لە 15 مانگی نۆڤەمبەرەوە مانگی 11 ئەو جلوبەرگانەی کە ئێمە ئەینێرین لە ئەبراهیم خەلیل گومرکیان خستوەتە سەر هەر تەنی داوای $250 ملیەکە ئەوە زۆرە بۆ ڕێکخراوەکەی من ناتوانین ئەو شتانە بین داواکەم لەم کەناڵی ئێوە ئێمە ئاف بکرێن ئازاد بکەین لەو سپاس بۆ پەروین مامفەتاح بەرپرسی ڕێکخراوی پەروین بۆ هاوکاری هاوارە